بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم لە دوای هەڵبژاردننی بیستی دە لە دوای ئەوەی کە کۆمەڵێک لایەن ناڕازی بوون و تانەیاندا لە ئەنجامی هەڵبژاردنەکان دوجار کۆمیسیۆن تانەکانی ڕەت کردەوە و سەرۆکایەتی هەرێم 2/12 بۆ یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کرد. ئەمڕۆ بڕیار بوو لە کاتژمێر 11 ئەو کۆبوونەوەی ئەنجام درێت چەند کاتژمێرێک دواکەوت بەڵام دوجار کۆبوونەوەکە ئەنجام درا. کۆبوونەوەی پەرلەمان و قۆناغی دوای هەڵبژاردننی دیزاین کرا و تەوەرەی ئەم ئەڵلقەی ئەم شەومان دەبێت بە میوانداری زۆر بەڕێز عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک عەبدوستار سڵاوی خوات لەبێت. دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ بێگومان پێچە بینەری دانیشتنی پەرلەمانی کوردستان بوو بێتن حەدەسێکە لە هەرێمی کوردستان. خوێندنەوەی تۆ بۆ یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە دانیشتنی سوێند خواردن و بڕیاریشە و یان بە پێی پەیڕەو دەبێت دەستەی سەرۆکایەتیشی تێدا هەڵبژێرێت. خوێندنەوەی جەنابتان. بەناوی خوای بەخشندە میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێ و سەلام ڕۆژیشم بۆ ئێوە هەیە. سەبارەت بە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەم دەمێ ئەو دووپات کەمەوە کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بڕیارماندا بە نەچوون بۆ پەرلەمان، ئەویش لەبەرەوەی کە ئەو هەڵبژاردنە ئێمە لە کاتی خۆی ڕوومان کردەوە و بەڵگەکانیشمان ڕادستی ئەنجومەنی دادوەری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق کرد بەهۆی ئەوەوە کە ساختەکاری زۆر گەورە تێدا ئەنجام دراوە، بەهۆی ئەوەی کە دیزاینیش پێشوەختە کرابوو. ئێمە بەڕاستی نەمانویست شەرعیەت بەو پەرلەمانە بدەین کە ئەم ساختەکاریە و ئەم دیزاینە و ئەم دیزاینی بە بەرنامە بۆ دانراوە ینی کراوە. لە ڕابردوودا لەوانەیە خەڵک بڵێ ئایا ئەدی لە ساڵی 1992ەوە تاوان تا 2024ەوە ئەوە خولی شەشەمی پەرلەمانە، ئایا هەر ئەم جارە ساختەکاری کراوە؟ ئێمە دەڵێن بێگومان نەخێر، لە هەموو هەڵبژاردنەکان ساختەکاری کراوە بەداخەوە. بەڵام ئایا یەکەم جیاوازەکانی چیە؟ یەکەم ئەم جارە ئەم ساختەکاریە ڕەهەندێکی فراوانی وەرگرتووە، ڕەهەندێکی ئیقلیمی و نێودەوڵەتی وەرگرتووە، واتە ئەو ساختەکاری و ئەو دیزاینی کە کراوە لە دەرەوەی ئیرادەی حزبەکان بووە، بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار، بەڵام ئەوانیش ڕازی کراون و لەگەڵ لایەنێکی کەی بەناو ئۆپۆزیسیۆن کە ئەویش بەڕاستی هەر تێدا بووە. دووەمیان یعنی مەبەستمەیە دووەمی ئەوەیە کە ئایا ئێمە هەتاکەی ینی ئاوا بەدار ئەم ساختەکاری و ئەم تەزویرە دابنیشین، ینی هەڵبژاردن دوای هەڵبژاردن ساختەکاریەکە فراوانتر بێ، یعنی ڕەهەندیکە بەخۆوە بگرێ. بۆیە ئێمە بەڕاستی کە ئەم دوو ڕەهەندە فراوانەی وەرگرتووە و پاشان وەک هەڵوێستێکیش بۆ ئەو دەنگانە کە بە ئێمە دراوەوە دزراوە و پوسەر کراوەتەوە فەوتێنراوە، ئێمە ناچار بووین ئەوانەیە کە دەیانگوت کاکە ئێمە دەنگمان بێوەدا و کا دەنگەکانمان ئێمە بەرگریان لێ بکەین. و ئەمە لە کاتی خۆیدا سوپاسی ئەوانەشمان کردووە کە دەنجیان پێداوین بوون منە ئەگەر ئەم سێ کەسێک کە دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان بێگومان بەڵێ خەڵکی دەنجی پێداوین ئەو سێ دەنگە ئێمە سوپاسی ئەوانە دەکەین. بەڕاستی ئێمە لەمەوە خەڵکە مەمنونی کە دەنجیان بێ ئێمەداوە، بەڵام ئێمە ناچاری ڕاستی ئەم هەڵوێستە وەربگرین. سەبارەت بەم خولەمە بەسم ئەوە بوو ئەم پێشەشی کاک داناجیان بە ئەوم بوو کە بەڕاستی ئەم خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە لەسەر ئەم بنچینە و بناغەیە دامەزراوە بەداخەوە. ئایا پەرلەمانێکە لەسەر بناغەی دیزاینکردن و لەسەر بناغەی ساختەکاری دروست بوو بێت چەند خێر دەداتەوە بۆ ئەم میلەتە؟ ئایا کە ئەگەر حکوومەت و دامەزراوەکانی دیکەش ئەگەر لە هەنای ئەو پەرلەمانیەوە دروست دەبن، ئایا چەند خێر دەداتە بۆ ئەو خەڵکە؟ ئێمە حەقەتەن ئەوە بڕیاری خۆمانمانداوە بەو شێوەی بووە کە باسم بن پێشمانی بەڕاستی وی ئەم ئەوڕۆژ ینی گوزەراوە خۆی بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی یەکەم
دەبێت دەستی سەرۆکاتی هەڵبژێدرێ بە پێی ئەو پێڕەوەی کە دانراوە بەڵام ئەوڕۆ بەڕاستی بە هەندێک پاساوی ینی دیزاینێکی کەشیان کرد ئەمڕۆ کە بەداخەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆن دەستی سەرۆکاتی هەڵنەبژێرن دیارە هەتا دەیانەوێ ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن ڕێکەون کە سەرۆکاتی پەرلەمان چۆن بێ. بەڵێ کاک عەبدولستار لە خولی کەمەش بەڕاستی کارێکی نایاسایی بوو. بەڵێ لە خولی 4 و 5 بەعلەنی ئاشکرا دانیشتنی یەکەمە کرا و دانیشتنەکە بیدعەیەکی خراپ داهێنرا بوو کە بەکراوی بەجێ هێڵرا. بەس ئەمڕۆ ئەمەمان نەبینی وەک تۆ وتت دیزاینەکەی ئەمڕۆ یان شێوازی دانیشتنەکەی ئەمڕۆ جۆرێکی دیکە بوو. ینی دوای ئەوەی سوێند خورا دەرگای خۆپەڵاوتن بۆ دەستەی سەرۆکایەتی کرایەوە بەڵام ئەوەی سیر بوو دوو لە پارتی دوو لە یەکێتی لەنەوەی نوێ کەسێک بۆ سەرۆکی پەرلەمان و سکرتێر و جێگری پەرلەمان خۆیان کاندید کرد و دواییش یعنی دانیشتنەکە بەکراوی بەجێ نێڵڕا ینی دوو جاریکە زەنگی پەرلەمان لیدایەوە تەنها ینی دوو فراکسیۆن لە ژوورەوە بوون تەنانەت ئەوانەی خۆیان کاندید کردبوو لە ژوورەوە نەبوون. ینی ئەم سیناریۆی ئەمڕۆ ئەم دیزاینی ئەمڕۆ چۆن بوو؟ وەک باسم کردە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان دەبێت لە کۆبنەوەی یەکەم ئەو دەستێ سەرۆکایەتی هەڵبژێردرێ. بەڕاستی بێزگە لەمە ینی بێزگە لەوە هیچ ڕێگایشی کە یاسایی نییە کە ئەوانە ئەمڕۆ ئەم سیناریۆیان بۆ داڕشت و کۆبنەوەی پەرلەمانیان بەکراوەی ینی هێشتەوە تەبەن کۆبنەوەی ینی کراوە نییە بەڕاستی ینی چۆن کۆبنەوە بەکراوی بەجێ دەمێنێ ینی ئینجا ئەم کراوەی بۆ کەی یانی تاکەی ئەمانە کۆنابنەوە کەی کۆ دەبنەوە بۆی کە دەستە سەرۆکایەتی هەڵبژێرن. بۆیە بەڕاستی کاک دانەبا من بابەت ینی لەم ڕۆ شتێکیکە بڵێم ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمە وڵات بەڕێوەبردن نییە بەڕاستی ئەمە ینی کاری موسساتی دامەزراوی پەرلەمان نیە ئەمە حقیقەتەن ئەمە سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک نییە و بەڕاستی ئەو دامەزراوەیە کە پێی دەوترێت پەرلەمان کە گرنگترین دامەزراوەیە لە ینی لە وڵات لە هەر وڵاتێک کە بریتێ لە مینبەری خەڵک ینی خەڵک بە حساب دەنجی پێداوە نوێنەراتی خەڵک دەکەن بۆ ئەوەی کە یاسایەک دەربکەن کە لە قازانجی خەڵک بێ کێشە گرفتەکانی خەڵک لەم هۆڵی پەرلەمانە لەو مینبەرە باز بکرێەوە حکومەت ناسار بکرێت کە بەدەم داواکاریەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵکەوە بچێ. بەڕاستی ئەوەی ئێستا ینی هەیە ئەوە نەماوە ینی ئەمە کاتی خۆی گوتمان کاکە ئێمە ئومێد دەکەین کە خەڵک بێن پاڵپشت بن دەنگ بدەن و بەڕاستی خەڵکێکی شاد ینی پاڵپشت بووە و دەنجی داوە بەڵام بەداخەوە ئەوای لێکرا کە ئەوەی کێمە دەمانویست کە دەمان کاکە ئەم پەرلەمان بابێتە پەرلەمانی خەڵک ئەمجارە لێ نەگەڕان بە سەراحەت دیسانەکە بۆ تۆ پەرلەمانی حزب ینی زۆریەک دروست نەبوو کە ئازاد بێ بەڕاستی ینی فعلا نوێنەراتی خەڵکە بەڕاستەقینەی بۆیە حقیقەتەن بەداخەوە ینی ئەمڕۆ باسم کرد نیان دەستێ سەرۆکایەتێک هەڵبژێرن کە زۆر سادە و ئاسان بۆ لە قۆناغەکانی ڕابردوو مافێکی پێڕەویشتە خۆگەر ئەوانە لە خۆیان ڕادەبینن بربژێری خۆیان دەبوو با دەنجیان هێنابە ئەم پێم وایە باردۆخیان ئارۆزە دەیانەوێت ئەم دیزاینش یعنی ئەم پەرلەمانش بەو شێوەی دیزاینکەن کە بەتایبەت ئەو دوو حیزبی دەسەڵات دەیانەوێت و ئەوەی دیکەش ئۆپۆزیسیۆنی ساختەش پشتگیریان بکە بە شێوە لە شێوەکان ینی دەستباریان بۆ بگرێ کاریان ڕاست بکە. باش دەوترێت بۆیە ئەمڕۆ ئەمە کراوە بۆ ئەوەی کە لە دادگای باڵای فیدراڵی شکاتیان لەسەر تۆمار نەکرێت کە دانیشتنیان بەکراوی بەجێهێشتووە کە ئەمە پێچەوانەی پێڕەوە چونکە لە کۆتاییە من لە جاری سێمای گوێم لێ سەرۆکی پەرلەمان وتی پشوو ینی دانیشتنی پشوو ینی وەک بڵی پشوویەکیان داوە نەک دانیشتنەکە هەڵگیراوە هەچەند وەڵامی ئەوە شت نەیەمەوە کاک عەبدولستار ینی یەکێتی دوو کاندیدی هەبووە بۆ سەرۆکی پەرلەمان پارتی دوو کاندیدی هەبووە ئەمە جۆرێک لە ینی بەڕاستی پێکەنینی ئەوێ نەوەکو بڵێ بابەتێکی چۆنەڵی پەیڕەوی بوو هەرویسراوە ئەمە بکرێ یعنی تەنانەت کاندیدەکان لە خولی دووەم و سێم کە زەنگی پەرلەمان لیدایەوە نەچوونەوە ژوورەوە نەخۆیان نە فراکسیۆنەکانیان خۆی کادانە واقعە ینی ئەمە حقیقەتێکە ئەوان نانویستۆ کە ئەم کۆبوونەوەیە سەر بگرێ و نانویستۆ سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن چونکە سەرۆکایەتی پەرلەمانیش دەکەن بە پاکێجێک یان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی
حکوومەت و وەم پێشم وایە لەوانەیە بە تایبەتی بابەتی حکوومەت پێکەنانی حکوومەت هەر زۆر دوا بکەوێ ڕەنگە دوای بخەن هەتا دەگاتە هەڵبژاردننی عراقیش ئەو کاتەی سەرۆک کۆماریش و هێندە پۆستی سیادیش لە عێراق وەکو جێگری سەرۆکی پەرلەمان ئەوانە لەگەڵ ئەوانەی هەرێم بکەنە پاکێجێک و ڕێک بکەون چونکە بەڕاستیم بە پێی هێندێک زانیاری کە من ئاگادارم دوێنێ پارتی و یەکێتی ڕێککەوتن و لەگەڵ لایانی سێمش قسەیان کردووە هەر چۆنێک بێ ئەم کۆبنەوەی بەکراوایی بەجێ بمێنێ و نابێ سەرۆکایەتیەکەی هەڵبژێدرێ هەتا دوایی دەگەنە ینی ڕێککەوتنێک کە ینی سەرۆکایەتی حکوومەت چێ بێ و سەرۆکایەتی هەرێم چێ بێ و ئەگەر ینی دواشی نەخەن ینی گفتوگۆکان و دانوستانەکانیان کە بێ ئەنجام دەبێت دوا دەکەوێت بۆ ئەوەی کە هەڵبژاردننی عراق دەکرێت دوای بیکەن بە یەک پاکێز لەگەڵ ئەوەی عراق. باش باست لەوە کرد کە کۆمەڵ بڕیاری بایکۆتی داوە لە پەرلەمانی دیزاین کراو و سووری شە لەسەر ئەم بڕیارەی پرسیارێک کە لەوانەیە جێی نیگەرانی و داخ بێ هەم بۆ تۆ هەم بۆ بینەر و بیسەر هەم بۆ دەنگدەرانی کۆمەڵ ئێمە ئەمڕۆ بینیمان بە چاوی خۆمان کاندیدێکی دەرچووی کۆمەڵ بەشداری لە بابڵین ئەم دانیشتنەدا کرد و سوێندی یاسایشی خواردتەنانەت بینیمان کۆمەڵ فیدباکی ئەو بوو کە ئەنجومنی باڵا بەیاننامەیەکی دەرکرد و ئەو کاندیدە دەرچووی لە ڕیزەکانی خۆی دوورخستەوە ئەمە بۆ ڕوویدا یەک دوو چ زەمانێکە لە بازنەی هەولێر و سلێمانی کاندیدەکانی دیکە لە دوای ئەوەی کە بەڕێست و مامۆستا عومەر گوڵپی کاندیدی دەرچوون پابندە بن ئەوانی تریش پابند ئەبن یان نەخێر ئەمەی ئەمڕۆ بینیمان دووبارە ئەبێتەوە ئەوانی تریژە چن. وڵی ئەوەش بەلای ئێمەشەوە هەنی بەلای سەرکردایەتی کۆمەڵ و بەلای ئەندام و کادیران وە بێگومان بەلای دەنگدەرانیشمانەوە بەڕاستی جێگەی نیگەرانی بوو چونکە بە تایبەتی ئەم بنەماڵەیە بەڕاستی و بنەماڵێکی گەورەن و حقەتەن ئێستاش لەگەڵ بەیانی ئێمە لەلایەنی ئێمەوە جێگە ڕێز و ئەنی خۆشەویستین بنەماڵەیەکە کە شەهیدیان داوە بەڕاستی بەنی لە هەموو قۆناغەکانی ڕابردوو لە شاخ و لە شار پاڵپشت و پشتیوانی ینی بڵێن بزوتنەوە کاتی خۆی و ئێستا کۆمەڵی دادگەری بوون ئێمە بەڕاستی پێمان ناخۆش بوو بەڵام ئێمە جای دەکەینەوە بۆ زانین هەموو لایەک ینی خانەوادە و خزم و کەسوکاریان و ئەو بنەماڵە بەڕێزانەی کە بڵێن خزم و کەسوکاری ئەوان ئێمە لا ئێمە هەر ڕێزیان هەیە بەڕاستی و هەر جێگەی تەقدیرن و هەر ئەوانە کادیر و ئەندامی کۆمەڵن بە سەراحەت بەڵام ئەم خوشکە بەڕێزە بەڕاستی ینی کارێکی خراپی کرد و ئێمە بەناچاری بە سەراحەت ئێمە لە ڕێزەکانی خۆمانمان دوور خستوتەوە ومێت دەکەم کە وەکو چۆن لە ڕابردوو ئەمە ڕووی داوە بەرامبەرەکەمان مەسەن کە ئیجراعاتێکی بەرامبەر کراوە دوایی بە هەوڵی هیمەتی هەموو لایەک پەشیمان کراوەتەوە گەڕاوەتەوە ناو ڕێزەکانی کۆمەڵ و ئێمەش بەڕاستی برارێکی خۆمانمان کشاندۆتەوە ئەمە ئومێد دەکەم ینی ئەم خوشکە بە ڕێزەشمان حقەتەن ینی پەشیمان بێتەوە ئێستاش ئێمە ینی دەرگا کراوەتەوە ئاوەڵایە بە حەقیقەت ینی ئەوەی کە هەڵەیەک دەکەم پێمانە هەڵەیەکی کردووە هەر بەڕاستی دافعێک هەبوو بێ هەڵەی کردووە ئەو هەڵەش ینی ئەو عقوبەی کێمە داومانە ئەو برایکێمە داوامانە پێمایە پڕوە پێستی خۆیەتی و حەقی کۆمەڵە و حەقی ینی کادیر و حتا دەنگدەرانی کۆمەڵیشە داوا بکەن کە کاکەمە بۆ کراوە بەڵام ئومێد دەکەم کە بەڕاستی ئەمە ینی پەشیمانی بەدووادا بێ و ئێمە هەموو لاش دڵنیا دەکەینەوە بەڵێ ئێمە وەکو کۆمەڵ ئەو بڕیارەکەمان داوە دەڵێ ئایا مەسەلەن زەمانە چیە کە ئەوەی دوای ئێوەش کە ئێوە ناچن خەڵکی کە ناچێ وڵای ئێمە خۆ هەرخوا غەیب بزانە کاکدانە بەڵام ئێمە بڕیارمان داوە بۆ هەر کەسێک بچێ ینی بەڕاستی ئێمە وەکو وەفایەک بۆ دەنگی دەنگدەرانمان وەکو وەفایەک بۆ ماندووبوونی کادیرانمان بۆ ماندووبوونی ئەندامانمان ئێمە بڕیارمان داوە هەر کەسێک بچێ ئێمە دەری دەکەین بەڕاستی لە ڕێزەکانی کۆمەڵ بەلایانی کەم ئەومان پێ دەکرێت بە سەراحەت هەرچەند پێشم وایە هەر کەسێک وا بکە خۆی پێدەشکێ و بەڕاستی شەرمەزار و عیبداری لای خەڵک دەبێ بەخوا گوناهباری لای خوای تاالە دەبێت لە ڕۆژی دوایی چونکە ئەوە ئەمانەتێک بووە ئەمن سبینێکە بە دەنجی
بە پاڵپشت و پشتیوانی کۆمەڵ ئێمە دەنگم هێناوە بەڕاستی گوناحم دەگاتێ بێم ئەو خەڵکی کە بە ڕسوروتی بە فەقیر و هەژاری بە دڵسۆزی تەبەنیانی بەسەر عەمودان کەوتە ینی شەو ڕۆژ پێکەوە لێگرەداوە گەڕاوە مەسەن دەنجی کۆ کردێتەوە ئێستان بێم بڕیارێکی دابێ ئەم کۆمەڵی دادگەریە با بەڕاستیشی نەزانی با بە دروستی نەزانی بڕیارەکە بەڵام پێوە پابند بە برارێکی دا بەڵامەت بێ ئەم بڕیارە بشکێنی ئەم پێم وایە ئەو کەسە زۆر خەتابارە بەڕاستی بەڵام هەمیشە دەرفەت هەیە هەمیشە دەرگاکراوەیە ئینسان هەڵەیە بکە بێ هەڵەکەی خۆ ڕاستکاتەوە ئێمەش بەڕاستی بە سنگی فراوانە کاتی تەعامل لەگەڵ دەکەین دەنامە بڕیارێکمان داوە پێم وایە لە زێی خۆیەتی و هەر کەسێکی کە جواب بکە هەر کەسێکی کە جواب بکە کۆمەڵ ئەم بڕیارێ دەبێت بەرامبەر هەر کەسێک باش کەواتە من تێگەیشتم کە هێشتا وەکو بڵی هەموو دەرگاکان لەسەر ئەم کاندیدە دەرچووە کە ئەمڕۆ سوێندی یاسایی خواردوو بۆ پەرلەمانتار دا نەخراوە ئەگەر بێت و لەم بڕیارەی ئەمڕۆی پەشێمان بێتەوە و وەکو بڵێ سەحب بکات لە پەرلەمانی کوردستان ئێوە ئەو بەیاننامەی لەسەرتان دەرکردووە سەحبیەکەنەوە و هیچ گرفتێکتان نامێنێ لەگەڵی زۆر بێگومان ئێمە ینی کاکدانا ئێمە حەقیقەتەن نامانەوە هیچ کەس تووشی هەڵە بێ و هەمیشە دڵسۆزی هەموو ئەو خوشک و برا و کادیر و ئەندامانی خۆمان دەبین کە بێکۆ کار دەکەین و ئەگەر یەکێکیمان تووشی هەڵە بوو تووشی لادانێک بوو ئێمە بەڕاستی هەمومان پاڵپشتی ئەوە دەبین هەمومان ینی بەو ئاراستە کار دەکەین کە لە هەڵەکەی خۆی پەشیمان بێتەوە هەڵەکەی خۆ ڕاستکاتەوە هەر کاتێک هەر کەسێک هەڵەیەکی کردو هەڵەکەی خۆ ڕاست کردو بەلای ئێمەوە بەڵێ وەکو جاران کادیرێکە و ئەندامێکە و بەڕێز و خۆشەویستە ئەوە هیچ گومانی تێدا نیە چونکە هەمومان قابلین بەڕاستی هەڵە بکەین بەڵام هەرچەند ئەو هەڵەیە جیاوازیشە و بەڕاستی گەورەشە بەڵام هەر ئەم پێم وایە گەورەتر ئەوەیە بتوانی ئینسان لە هەڵەیە کە کردوێتی پەشیمان بێتەوە و هەڵەی خۆ ڕاستکاتەوە بەڵام وەکو باسم کرد ئێمە بە هەموو لا ڕادەگەێنین ئێمە ئەم دوو ینی لایە تێکەڵ بە یەک ناکەین ئێمە خانەوادە و خزم و کەسوکاریان دۆست و خۆشەویستانیان لەگەڵ ئەم خوشکە بەڕێزی تێکەڵ ناکەین ئەویش ئێمە وەکو باسم کرد هیچ کادیرێکی هیچ ئەندامێکمان ئێمە هیچ قسەیەکی نابەجێ و ناڕێک ناکەین چونکە بەڕاستی لە ئەخلاقی خۆمان و لە مسلمانەتی خۆمان ناوەشێن و تا دوێنێکە کادیرێک بووە لەگەڵ ئێمە و دڵسۆزی ماندۆ و ئەویش ماندوو بۆ بەڕاستی وەکو باسم کرد شەیدان هەیە لە بنە ماڵەکەی خۆیان بەڵام ئێمە بەڕاستی چاپۆشیش لە هەڵەیەکی ناکەین کە پێمان وایە کۆمەڵی پێ عیبدار دەبێ و دەنگدەرانیشمان بەڕاستی ینی لێمان نیگەران دەبن و عیبێکی بێنێتە سەر کۆمەڵ ئەو بە ئێمە ناکرێت بەڕاستی ناکرێت ئێمە بێ هەڵوێز بین باش ینی چاویشمان بێ ئێمە سبینێکە بەخوا حازرین ینی یەک لە بارە خۆم ئەمن بۆ خۆم کاکە ئەمنیش بن بەڕاستی چاویش بوو ئەو چاوی دەرێنن باش بینە سەر ئەوەی باست کردوتە ئۆپۆزیسیۆنی ساختە من ئەمە ببەستمەوە بوو پرسیارەی کە ئێوە تەنها ئەم سیناریۆی ئەمڕۆ ڕوویدا تەنها یەکێتی و پارتی بە بەرپرس ئەزانن لی یان جگە لەوان ئێستا هێزولایانی دیکەش هەن کە دەستیان لە ئەم سیناریۆ دیزاینانە هەیە کە دەویسترێ بۆ پەرلەمان و حکوومەتی داهاتوو دابنرێت یان لەسەر تێگڕای ئەوانەی ئەمڕۆ بەشداریان کردو قسەی تایبەتان هەیە ئێوەکو کۆمەڵ کاکدانە بەڕای من ئەو دیزاینەی کە لە هەڵبژاردنەکان کراوە ئێستاش بەردەوامە و ئەمڕۆ لە هۆڵی پەرلەمان ئەمە هەر بەڕاستی بەردەوامی کێشانی هەر ڕەنجی دایەوە و هەر بینرا من پێشمە ئەمە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ینی هەر بەردەوام بێت تا دوای پێکەنانی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان دەست بەکار بێ ئەگەر توانیان دەست بەکار بێ سەرۆکایەتەکەی پێک بێنن و دوای پێکەنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستانیش و دانانی سەرۆکی هەرێمیش و ئەم پێم وایە ئەم دیزاینە ئەوە کە کراوە لە 20 دەی 2024 ڕابردوو ئێستا بەستم بەردەوامە یعنی ئەکرێ ئەوەی کە دیزاینەکەی کردووە بۆ هەڵبژاردنەکە دیزاینەکەی بۆ حکوومەتی داهاتووش کردبێت و بە کورتی و بە کورتی ئەم سێلایانە لایەنی یەکەم و دووەم و سێهەم ئەوەی ئەمڕۆ دەرکەوت و پیشاندرا هەر ئەمانیش پێکێنەر و بەشداری حکوومەت بن ئەمە نازانم ینی بەشدار دەبنیانە دەکەوێتە سەر ڕێکەوتنەکانیان و دەکەوێتە سەر ئەو باردۆخەی
داهاتوو کە حکوومەتی لێ پێک دێنرم پێم وانێ بارودۆخەکانیان وا گونجاو بێ نەکەر حکوومەت پێک بهێنرێ هەر سەرۆکاتی پەرلەمانی زەحمەتە دروست بکرێ بەڵام لە حاڵێکدا بشکرێ من نازانم حەقەتەن لایانی سێم کە دیزاینەکەی بۆ کراوە ینی ئەویش ڕازی کراوە بەم وەزعە ئەو هەموو کورسی بۆ دانراوە ئایا بەشداری حکوومەت دەکات بەشداری حکوومەت ناکات و دەمێت سەر خۆیان بەڵام من دەڵێم ئەم دیزاینێکە بۆ ئەو سێلانەی کراوە هەر سێلان ڕازی کراون بە ژمارە کورسەکانیان تا ئەمڕۆژ بەردەوام بوو ئەمڕۆژ هەر بینرا ئایا بەیانی هەر دەمێنێ یا ئایا ئەم دیزاین و ئەم بڕیار و ڕێکەوتنە هەر تا ئێرە بووە یان بۆ دوای ئێرەش دەبێ ئەوە بەڕاستی ڕۆژانی ئایندە لەوانی زیاتر ڕوونی کاتەوە ئەگەر لایەنە براوەکانی هەڵبژاردن و ئەوانەی ئەمڕۆ سوێندی یاساییان خوارد لە پەرلەمانی کوردستان لە خەمی خەڵک بوونایە کاک عەبدولستار ینی ئێستا مانگی 12 خەڵک موچەی مانگی 10 وەرنەگرتووە ینی هەم یەکێتی هەم پارتی نە ئەبوایە ینی زووتر خێراتر دەستەی سەرۆکایەتی و حکومت تەشکیلکەن بووی کە ئاوڕێک لە بژێوی و ژیانی خەڵک بنەوە بەڕاستی ینی بۆ ئەمە فەرامۆش کرا ئەمە پێم وایە چونکە خەمی خەڵکیان نییە ئەوە چونکە نایانەوێ ئاوە ڕێژانی خەڵک بدەنەوە ئەوە چونکە بەڕاستی چاویان بە خۆشگوزەرانی و ژیانی باش و ئاسوودەی خەڵک هەڵ نایە بۆیە نانەوێت نە سەرۆکایەتی پەرلەمان پێک بێت نە پەرلەمان بکەیتە سەر پێی خۆی و نە حکومەتیش پێک بێت دەزانی بۆ کاکدانە چونکە ئەم پەرلەمانەگەر پێک بێ هەمیشە پەرلەمان مینبەری خەڵک بوو یانی بۆی کەمە تێبینیشمان هەبووە لەوەی کە باسم کرد بەڵام پەرلەمان مینبەری خەڵکە یعنی دەکرێت لەو پەرلەمانە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و ڕاست و ڕێک بێ دەکرێت بەڕاستی لەوێ بیکاتە مینبەرێک ئەگە کەسێک بێ ئەگە دوو بێ ئەگە دەبن بەرگی لە مافی خەڵک بکەن بەڵام لەها دەسەڵات نایەوێ چونکە لە ڕابردووی خۆتان دەزان لە 4 ساڵی ڕابردووی کە پەرلەمان هەبوو دەنگێک هەبوو لێ باسی ژیانی خەڵکی دەکرد دەنگێک هەبوو باسی موچەی خەڵکی دەکرد دەنگێک هەبوو باسی خزمەت گوزاریەکانی دەکرد دەنگێک هەبوو باسی معاناتی خەڵکی دەکرد بەڵام بەڕاستی دەسەڵات هیچ کاتێک پێی خۆش نییە ئەم دەنگە هەبێ یا زوڵال بێ ئێستا ئەم بارودۆخەم پێم وایە باشترین بارودۆخێک بۆ هەردوو هێزی دەسەڵات کە بەم شێوێ بمێنێتەوە ینی ئەوە بۆ ئەوان باشترە بەڕاستی ئەوە ینی زیاتر لە بەرژەوەندی حزبی و کەسێکانی ئەوانە نەک ئەوە کە پەرلەمان پێک بێ و حکوومەتیش ڕێک پێکە بێ و پەرلەمان محاسبەی حکوومەت بکە لەسەرەوەی کاکە بۆ موچەنەدا کەەوە 2 مانگە خەڵک بێ موچەیە چێ بەرپرسیاریان چێ لەم بارودۆخە بەرپرسیارە و ئەگەر دەسەڵات بەرپرسیارە چێ هەیە دەتوانێت چێم هەیە محاسبەی بکە بڵێ کاکە دوو بەرپرسیاری بۆ موچەی خەڵک نادەی لە کاتێک کە عێراق پارەی نارد بێ لە کاتێک کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر زیاتر بێ لەوەی کە موچەی پێ تەکمیل بکرێ یەکاکە بۆ موچە دابەش ناکەی مادەمە بێ ئەخ چێ هەیە محاسبەی بکە چێ هەیە بڵێ کاکە بۆ ناکەی بۆیە ئەمە پێم وایە بەشێکی ئەم بارودۆخانە ینی دەسەڵات بۆ خۆی دەیەوێت بەم شێوەیە بێ چونکە ئەم شێوەیە لە قازانجێتی باش کاک عەبدولستار ئەمڕۆ کە خولی شەشەم سوێندی یاساییان خوارد کابینەی نوێی حکوومەتی هەرێم بە ڕەسمی و بە یاسایی بووە کابینەیەکی کاربەڕێکەر یعنی ئێستا ئەم پەرلەمانە ناتوانێت بە پێپێڕۆ ناتوانێت بەرامبەر بەم حکوومەتە لێ پێچینەوە بکات تا حکوومەتێک کە لە هەناوی پەرلەمانی خولی شەشەم وەلەدایک نەبێت قسەکە لەوەیە ئایا حکوومەتی هەرێم لێرە بەدواوە کە بە ڕەسمی و بە فەرمی ئیتر ئەبێتە کاربەڕێکەر داهاتوێم حکوومەتە بەرەوکوێ ئایەکێتی و پارتیە لە قازانجیان نییە خۆوانە لە پۆست و وەزارەت و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمەکەی خۆیان ماونەتەوە داهاتوێم حکوومەتە بەرەوکوێ خۆی ڕاستە ئەو حکوومەتە بەرپرسیارە لە بەرامبەر پەرلەمانێک کە پەرلەمانەکە متمانەی پێدا بێ ئەو حکوومەتێک کە دەبێت بە حکوومەتی کاربەڕێکەر چونکە سوێندی بەرامبەر بەم پەرلەمانە نەخواردووە و ئەو پەرلەمانە کابینێکی پێک نەهێناوە ئەو پەرلەمانی ئێستا سەرۆکی حکوومەتی داناوە و نە جێگرەکەی وەزیرەکان بەڵێ ئەم حکوومەتە بەرامبەر بە پەرلەمان بەرپرسیارنی بەڵام پێم وایە لە ڕووی عورفیەوە لە ڕووی ئەخلاقی و بەڕاستی ئەگەر پەرلەمان بکەوێتە سەر پێی خۆی ناکرێت بەرامبەر بە حکوومەت بێدەنگ بێ بۆ بێدەنگ بێ ینی خۆ ئەو بە حکمی ئەوەی کە دامەزای پەرلەمان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە خۆ ئەو حکوومەتەش ئەو کابینێ ڕاستە کاربەڕێکەرە بەڵام خۆ ینی ئەویش دامەزاوێکە لەم هەرێمی کوردستانە
ئێمادەم ئەو پەرلەمانە ئێستا بۆی هەیە بچێتە هەموو شوێن دوای کە سوێندی یاسایان خواردەوە پەرلەمانتار بڵێن بۆ هەیە بچێتە هەموو شوێن بۆ هەیە مەسەڵەن راپۆرت لەسەر هەموو شوێن بکات بۆ هەیە چاودێری هەموو دامەزراوێ بکات چاودێری هەموو شوێنێک بکات چۆن بۆ نییە مەسەڵەن بە ناڵن ڕووی یاسایەکە بە دەقیقی بە وردی ئەوەی کە لە یاسادا هاتووە بیکە بەڵام بۆ هەیە بەڕاستیانی بانجی ئەم دامەزراوەش کە بڵێکاکە تو بۆ موسە دابەش ناکەی ئەتو بۆ خزمەتگوزاری پێشکەش ناکەی ئەتو بۆ ینی بە ئەرچی خۆت هەڵناسی ئەم پێم وایە لە ڕووی عورفیەوە ینی لە ڕووی ئەخلاقیەوە ینی خەڵک کە دەنجی پێداوە پەرلەمانەکە ئەم پێمە ئەرچی خۆیەتی دەتوانێت بە ئەندازەیەک بە شێوەیە کە بگونجێ بەڵێ چاودێری ئەم دامەزراوێش بکەوە لێشی پرسێتەوە بەو ئەندازێک کە دەکرێ و دەگونجێ بەڵامی تر حکوومەت ناتوانێت هیچ بەسمەوەی کاکدان ئێستا بۆ نمونە پەرلەمان بۆی هەیە سبێنێک کە لیژنیان پێکێناوە بۆ هەیە پەرلەمان بچێتە وەزارەت یعنی لیژنەی پەرلەمانی نەک وەزارەتی بۆ هەیە بچێتە لای بەڕێوەبەرایەتێکی گشتیەک بەڕێوەبەرایەتێک بەسەر بکاتەوە و محاسەبەشی بکە ئێ باشە چۆن نەتوانێت لە کۆی ئەم دامەزراکە پێ دەوترێت حکوومەت پێچێتەوە پێم وایە دەتوانێت بەڵام لێتر لە ڕووی یاساییەوە حکوومەتیێرم ناتوانێت هیچ ڕێککەوتنێک یا هیچ بابەتێکی گرنگ وەگەڵی یەکلا بکاتەوە تەنها بەڕێکردنی کاری ڕۆژانەی وەزارەتەکان و دام و دەستگاکانی نەبێت کە بەڕێوەی بەڕێ زۆر باشە بینە سەرەوەی کاک عەبدولستار ئەم کابینەی نۆیە کە ئێستا کابینێکی کار بەڕێکەرە بە شێوازێکی فەرمی ینی کاتی خۆی کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خوارد هەڵە نەبم لە 6 مانگ زیاتری ویستە ئەم کابینە لەدایک بوو کە ئەو کاتە یەکێتی و پارتی بەقەدەر ئێستا کێشەوگیر و گرفتیشان نەبوو ینی هەچەند جەنابیشت ئاماژەیەکت پێ کرد بەڵام چاودێران باز لەوە دەکەن پێ ناچێم کابینێ ئەسڵەن وازوو لەدایک ببێ هەتا هەڵبژاردننی پەرلەمانی عراق دێتە پێشەوە کە لە بڕیارە لە مانگی 11 ساڵی داهاتوو ئەنجام بدرێت بۆی هەموو ئەم بابەتانە پۆستەکانی بەغدا و هەرێم بە یەک پاکێژ لە بینی یەکێتی و پارتی دابش بکرێن ئێوەش قەناعەتتان وایە؟ ئەمنیش بەڕاستی قەناعەتم وایە ینی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان دوا دەکەوێت لەبەرەوەی کە ئەم جارە لە پەرلەمانی کوردستان هێزێک فراکسیۆنێک نییە زۆری نێ بتوانێت بە تاقی تەنیا ینی هەم سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ و هەم کابینەی حکوومەت پێک بێنێ و سەرۆکی حکوومەتی هەرێم حکوومەتی بڵێن حکوومەت دیاریکە سەرۆکی هەرێم دیاریکە ئەوە بەڵێ قەناعەتیم نیشە بەڵام ئەوە چی دەردەخا ئەوە دەردەخا کە پرۆسی سیاسی پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە ینی تەماشاکە هەڵبژاردنێک کراوە ینی نەتوانی ئەم پەرلەمانە کە خەڵک هەڵی بژاردووە لە ڕۆی یاساییەکەی خۆیەوە کە لە کۆبنەوەی یەکەم سەرۆکایەتەکەی هەڵبژێری هەر بەلایانی کەمیانی ئینجا دوای ئەمە بەکراوەی بیهێڵەوەکەوە کارێکی نایاساییە هەتاکەی کەس نازانێ ئایا کەی دەتوانێت پارتی یەکێتی ڕێکەون یا لەگەڵ لایانی کە نازانم ڕێکەون کە بۆەوەی کە زۆری نەپێک بێن یا ڕێکەون لە سەرۆکە حکوومەت هەرێمی کوردستان چۆن بێ و سەرۆکی حکوومەت لە چێ بێ سەرۆکی هەرێم لە چێ بێ وەزارەتەکان چۆن دابەشکەن ینی ئەمە بەڕاستی ینی دوای ئەوەی کە 2 ساڵ پەرلەمانی کوردستان ینی نەماوە بەپێی بڕیاری دادگای فیدرالی 2 ساڵ خاوەنی پەرلەمانین بەڕاستی ینی گرنگترین دامەزراوە گەورەترین دامەزراوە لە وڵات ینی پەچی کەوتووە ئینجا دوای ئەم 2 ساڵە بێ ئێستا نەتوانی ینی سەرۆکایەتەکەی هەڵبژێری بۆ ئەوەی کە سبەینەکە بتوانێت لیستی براوە یا ئەوەی کە زۆرینەی هەیە تەکلیفکە بە پێکێنانی حکوومەت و پێکێنانی کابینە ئەم پێم ئەوە ینی فەشەلی بەڕاستی ئیدارەدانی وڵات و فەشەلی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان باشم چەند دقەی ماومانە بە باسێک لە نێوخۆی کۆمەڵی دادگەریش بکەین لە کۆتا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ بڕیارتان داوە کە کۆنگرە لە کاتی خۆیدا بکرێ و پابندن بەو کاتە یاسایی کە هەیەی بەپی زانیاریەکانی من تا 15 چواری ساڵی داهاتوو ساڵی 2005 کۆمەڵ کاتی یاسایی خۆی هەیە کۆنگری تێدا ببەسرێت هەرچەنە لە ساڵی 2021 لە مانگی 2 کۆنگرەی بەستەوە بەڵام بەپێی کۆمیسیۆن تا ئەوەی کۆمیسیۆن موافقەتەکە وەکو بڵێ کتابە نێرێتەوە بۆ ئەو لایەنە تا 15 چواری ساڵی داهاتوو کۆمەڵ کاتی لەبەردەم ماوە سەرکردایەتی بڕیاریدا کۆنگرە بکرێ بە زۆرینەی دەنگ
و ئەنجومەنی باڵای ڕاستپاردۆ کە لیژنەی ئامادەکاری کۆنگرە دەستنیشان بکات و لە کۆبوونەوەیکی نائاسایی سەرکردایەتی دەنگی لەسەر بدرێت. چی کراوە لەم بارەوە؟ ئەنجومەنی باڵا کۆبووتەوە ئیشەکانی کردو بۆی کە ئەندامانی لیژنەی باڵای کۆنگرە دیاری بکات؟ ئێمە ئەوە دووپات دەکەینەوە بۆ ئەندامان و کادیران و دۆستانی کۆمەڵ. ئێمە پابندیم بە ینی کاتی پەیڕەوی کۆمەڵ کە هەر 4 سازارێک کۆمەڵی دادگەری کۆنگرەی خۆی ئەنجام دەدا. بە پێی پێڕۆ ئێمە دیارە لە 18 دوای 2025 دەبێت کۆنگرەی خۆمان بکەین کە دەکات 4 ساڵ بەسەر ینی کۆنگرەی کۆمەڵی دادگەریدا تێدەپەڕێ. بەڵام وەکو جناب باس کرد دیارە دوای کە کتاب کرا بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق ئەوان 15 پەسەند کردووە کە دیارە بۆ برەی کە کۆنگرە تێدا ئەنجامدرا بڕیارەکانی پەسەند کراوە. ئێمە وەکو پابندی و پابندین و ئەمە بڕاشمان بەوە هەیە بەڕاستی کۆنگرەوە هەمیشە ینی قۆناغێکە لە قۆناغەکانی بەخۆداچوونەوە و قۆناغێکە لە قۆناغەکانی ینی نوێبوونەوە و چارەسەرکردنی هێندێک کەم و کوڕی و کەم تەرخەمی و هەڵە و ناوەتاوی کە لە ڕابردوو هەمان بووە هەوڵدان بۆ ئەوەی کە لە داهاتوودا باشتر بین و بەهێزتر بین و بە گەشەی زیاتری پێ بکەین. ئێمە چیمان کردووە؟ ئێمە دیارە بڕیارەکەمان داوە ئەنجومەنی باڵا لەم ڕۆژانەی ئایندە کۆ دەبێتەوە و ناوی ئامادەکاری ینی لیژنەی ئامادەکاری کۆنگرە ئامادە دەکات بۆ کۆبوونەوەیەکی نائاسایی سەرکردایەتی لە کۆبوونەوەیەکی نائاسایی سەرکردایەتی پەسەند دەکرێن و ئەو لیژنەیە دەست بە کارەکانی خۆی دەکات و ئەو دیارە ئەو کاتی بەڕاستی کاتمان بۆ دیاری دەکات بە پێی ینی ئەو نەخشەیەکی دەبێت بۆ کۆنگرە کەی دەتوانێت مەسەرەن ڕۆژی کۆنگرە دیاری بکە بە پێی نەخشەکەی خۆی دیاری دەکات ئێمەش کاتی پەسەند دەکەین. ئەگەر توانی لە 18 دوای 2025 کۆنگرە ئەنجام بدرێت ئێمە بێگومان پەسەندی دەکەین و ڕێز لە بڕیارەکەیان دەگرین. هەر کاتێکیان دیاری کرد کە ئەوان پێیان وابێ کە لەم کاتە دەتوانن کۆنگرە ببەسترێ ئێمە حازرین. بەڵام کاک عەبدولستار جەنابەت دەمێکە لە کاروباری حیزبیایت ئەزانی کۆنگرە ئامادەکاری ئەوێ لە مەڵبەند و ئۆرگانەکان کۆنفرانسە ناوچەیەکانی ئەوێت ئەمەش ینی لە ڕابردووە ینی کاتی زۆر ویستووە هەتاوەکو گەیشتوونەتە کاتی کۆنگرە و دیسانەوە کۆنگرەش کە ئەکرێت دوای ئەوەی تەشکیلی مەڵبەند و ئۆرگانەکان ئەکرێتەوە ئەویش دیسانەوە کاتێکی پێچێ و ئێمە ساڵی داهاتوو لە نێو ساڵی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش داین تا چەند ئەمانە دەبنە بربەست و لەمپەریان نا ئێوە وەکو 2021 من بیرمە مانگی 2 کۆنگرە بەسترا هەر لە ساڵی 2021 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کرا ینی کۆمەڵ ئامادە بوو و خۆشی ڕێخستبەوە ینی مەبەستمەوەیە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2025 ناکەنە بەهانە و بیانوویەک بۆ ئەوەی کە کۆنگری تێدانەکەن. ئێمە جارێ با لیژنەی ئامادەکاری کۆنگرە دەست بە کارەکانی خۆی بکە خۆ هێندێک کار هەیە پێویستە هەر ئەنجام درێ پێش هەر کۆنگرێک یانێگە کۆنگرە لە مانجی 2 بکرێت لە مانجی 4 بکرێت لە مانجی 8 بکرێت لە ساڵی 2026 بکرێت هەندێک کاری هەیە هەر دەبێت ئەنی ئامادەکاری هەیە پێویستە ئەنجام بدرێ. ئێمەش وەکو سەرکردایەتی کۆمەڵ هاوکاریان دەکەین و دەستکراوەیان دەکەین و کار ئاسانیان بۆ دەکەین. دەمێت تۆ سەر هەڵبژاردننی عێراق ئایا یەکەم هەڵبژاردننی عێراق لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێ بەڕاستی ئێمە نازانین و لەوانەشە پێش ئەم ئاڵۆزیانەی کە لە سووریا پەیدا بوو هێندێک هەواڵ و زانیاری هەبوو کە هێندێک لیستی عێراقی بەنیازن هەڵبژاردننی ینی هێندێک گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بکەن و کاتەکەشی بێننە پێش. بەڵام لەگەڵ ئەم ئاڵۆزیانەی کە ئێستا بەڕێوەیە دووریش نییە کە پریشکی بەر عێراق بکەوێ بەڕاستی کە ئاڵۆزی گەورەیە ینی ڕەنگە زۆرشتی گەورەی لێ پەیدا بێ ئەوە ڕەنگە لە داهاتوودا نەخشەی وڵاتانەش بگۆڕێ لە بەڕای من نەخشەی سیاسی بگۆڕێ لە دەوروبەرە. ئایا دەتوانێت عێراق دەتوانێت کە ینی هەڵبژاردننی کاتی خۆی ئەنجام دەکە ئێستا عێراق بڕیارێکی داوە کە هێزەکانی ئامادە بکە لە ئامادە باشی دابن بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەک هەر حاڵەتێک بە تایبەتی لە سنوورەکان و بە تایبەتی لە
ئەو خاڵانەی کە لەگەڵ سووریا بەیەکەوە دەبەستێ بۆیە من نازانم بەڕاستی باردۆخەنسی بەسەردێ بەڵام ئەوەش ینی حاڵەتێکە لە هەر حاڵەتێک ئێمە کۆنگرەمان لە پێشەوە هەڵبژاردنمان لە پێش ئەوە هەردووچی دەمێتوە سەر بەڕاستی سەرکردایەتی کۆمەڵ ئایا چی دەکا لەم قۆناغەنە چی ناکە خۆمەش دادەنیشین ئەگەر پێویست بێ توانیمان ئێمە لە کاتی خۆیدا بە شێوەیەکی ڕێکوپێک بە میکانیزمی باش بیگرینە بەر کۆنگرەیەکی سەرکەوتوو ڕێکوپێک ببەستین ئێوەمە بەڕای ئەو سەرکردایەتی دەیبەستین ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێمە بزانین بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەژاری هەڵبژاردن بکەین بەژاری هەڵبژاردننی عراق دەکەین ئەو کاتی ینی سەرکردایەتی کۆمەڵ لەو بارەش دەبێت بڕیاری خۆی بدا بۆ ئێمە پێش ئەو ڕووداوانە ناکەوین گرنگ ئەوەیە ئێمە مادام پرەنسیپی یەکلاکردنەوە بڕاردان لە کۆمەڵ بە زۆرینەیە ئێمە بە زۆرینە سەرکردایەتی بڕاردراوە کە لیژنەی ئامادەکاری دروست بکەین و بەرەو کۆنگرە بڕۆین و ئامادەکاریەکانی بۆ بکەین ئێمە ئێستا بەڕاستی خەریکی ئەوەین بۆ عراقیش وەکو باسم کرد کاتی خۆ دێتە پێشێ کە نزیک بۆ ئامادەکاریەکانی ئێمە بێگومان دەکرێت ئێستاش ئێمە دەکرێت ئەگە بڕاردەین دەکرێمە ئێستاش وردەوردە ئامادەکاری بکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراق دەستخۆش بێ من کاتم هیچ نەماوە یەک پرسیارەکەم بەست هاوکارم بە لێ خولەک تێنەپەڕێ کۆمەڵی دادگەری لەم ئالۆزیانەی سووریا چۆن ئەڕوانێت و بارودۆخی ناوچەکە بەرەو کوێ لە یەک خولەکە سپاس دەکەم ئەوەڵام پێم وایە بارودۆخی ئەم ناوچەیە بەرەو ئالۆزی زیاترە خۆتان زان هەر لە ینی ئەو جەنگەی کە ڕژێمی زایۆنی بەرامبەر بە فەڵەستین بە تایبەتی کەرتی غەزا بڕیاری داوە ئەو هەموو وێرانکاریەکە ئەو کردوێتی هەر ڕۆژ بە ڕۆژێ ئالۆزتر بوو ئەو جەنگە و ئەوەی کە لە ئۆکرانیا و رووسیا ڕوویدا و بەردەوام ئێستا ینی ئەو گرژی ئالۆزیانە ینی خەریکی هەموو وڵاتانی ڕۆژ ئاواش دەگرێتەوە کە ئێمە کەمتر خەڵکی ئێمە ئاگای لەو دیوەی هەیە و ئەوەی ئێستا کە لە سووریا ڕوویدا هەمووی ئەوانە بەڕاستی پەیوەندیان بەیەکەوە هەیە ئەم ئالۆزیانە وەم پێشم وایە ڕۆژ بە ڕۆژێ ئەو ناوچەیە بە تایبەتی ئەو کە پێوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاز یا جیهانی ئیسلامی کە بەداخەوە ئاگرەکە لەسەر پشتی وڵاتانی ئیسلام و خەڵکی موسڵمان کراوەتەوە کە ئێستا قوربانیەکە بەڕاستی زیاتر خەڵکی موسڵمانە و ئەو وڵاتانەی ئیسلامیە و ئامانجیشە بەڕاستی کە ئەم وڵاتانە دووبارە نەخشیان دابڕژێتەوە و ئەوەی کە لە ئارادا بوو کە جموجۆڵەکی ئیسلامی باش و وردە وردە خەڵک هوشار دەبوو کە ئەو دەسەڵاتانەی کە تا ئێستا ئەو خەڵکانیان چەوساندوتەوە و تا ئێستا بەڕاستی میلەتەکانیان زەلیل کردو بە هەموو شێوەیەک هەستیان کرد خەڵکان هوشار دەبنەوە ئەم شەڕ و ئاژاوان لەم ناوچەیە پەیدا کرد بەداخۆم پێشم وایە دەبێت ئێمەش وەکو کورد وەکوی عراقیش دەبێت زۆر وریا بێ بەڕاستی بە تایبەتی سەرکردایەتی سیاسیەکەی کە چۆن خۆ لەم ئالۆزیانە پارێزێ چۆن گەلانی خۆی لەم ئالۆزیانە پارێزێ کە من بەڕاستی زۆر گومانی باشم نییە بە سەرکردەکان چونکە خەمی گەلی وڵاتەکانیان نییە. زۆر بەڕێز عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس بۆی کە لە پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵمان بوویت خۆشەویستان تا پرۆگرامێکی دیکە و بابەتێکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.